زیاتر وی پروسه او مترسیم تایبەتیژی پشتی پروسەیەش بووی هەر ماڵباتێکێک و خو تۆمار نەکەن ناوچەیان خۆ بۆ نمونە کەرکووکێ و ناوچەیان مادەی 140 دچ بن پاشەڕۆژێدات گەل بەڕێز ئەرفان کەرکووکی سەرۆکێ پارتە گەلە تورکمان شەولێرە پایەکی ڕاستە خود گەلمەدا بە بەڕێز ئەرفان گەلک سوپاس کوین گەلمەدانە مەترسیەدی گەلک زێدەنە حتاوی ڕادەی هەر کەسێکێ دوو ڕۆژێن داهاتیدا خو تۆمار نەکردل ناوچەیان خۆ بۆ نمونە کەرکووکێ کەرکووکی بوونە خۆش دەستدن حتا چرا دەب تایبەتیژی و ئەڤە پشت ڕاست کردیە ژالیە یاساییڤە هین چاوە خەلکی خۆهان ددن ڤەگەرنەڤە کەرکووکێ بەڵێ پێشەکی بەیانیتان باش سڵاو بۆ بەڕێستان سڵاو بۆ کارمەندانی کوردستان 24 دیارە پرۆسەی سەرژمێری پرۆسەیەکی نیشتیمانیە و ئەرکێکی نەتەوەییە دەبێ هەموو تاکێکی کەرکووکی ئەسڵ دەبێ بگەڕێنەوە شارەکەی خۆیان ناونووز بکەن بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە پرۆسەی سەرژمێری چونکە ئەو پرۆسەیە پرۆسەیەکی چارەنووسسازە بۆ ئێمەی کەرکووچیەکان و بە تایبەتی دیارە لە دوای سەرژمێری ساڵی 1957 کە ئەو کات سەرژمێریەکی پاک و باش بوو کە خەڵک ئەو کاتە توانی بە شێوازێکی ڕاستەوخۆ بەشداری بکاتن و ئەحسایەک بوو دەتوانم بڵێم ئەو کاتە ئەحسای ساڵی 1950 باشترین ئەحسایە لە کاتی ئاهدی مەلەکی دیارە دوای ئەوەی کە 57 کە ئەحساکرا لە عێراق و لە ناو عێراقدا دوای ئەوە دیکتاتۆرێ دەستی کرد بە تەهجیر و تەعریب و ڕاگواستنی خەڵکی کەرکووک و مەناتقە کوردستانیەکان دیارە ئەمە دوای پرۆسەی ئازادی عێراق ئەمە یەکەم پرۆسەی سەرژمێریە کە لە عێراق دەکرێتن و بە تایبەتی بۆ ئێمەی کەرکووچیان و مەناتقی مادەی 140 کە لە دەستوری عێراقدا ئیشارەتی پێداوە دەبێ هەموو تاکێکی کەرکووچی بگەڕێتەوە شارەکەی خۆی دەبێ خۆی ناونووز بکات لەو سەرژمێریە بەشداری بکاتن بۆ کەرکووچێتی خۆی جارێکتر بچەسبێنێ ئەو گوشارانەی کە لەسەر خەڵکی کەرکووک بوو چ لە نەتەوەی کورد و تورکمان کە ڕاگواستنیان بەدەردەرحەق کرا شارەکەیان تعریب کرا و لە بیریشی نەکەین لە دوای 16 ئۆکتۆبەر لە شاری کەرکووک چەندین گەڕێکی عەرەبنشین دروست کرا کار ئاسانیان بۆ کرا جێنشتنی موافقاتی جێنشینکردنیان بۆ کرا ئەمە هەمووی بەڕاستی تەئسیری لە واقعی شاری کەرکووک کرد بەڵام ئێمەی کەرکووچیان چ کورد چ تورکمان دەبێ ئەگەر لە دەرەوەی کەرکووچین یان لە دەرەوەی عێراقین دەبێ بگەڕێینەوە بۆ شارەکەی خۆمان بەشداری بکەین لەو پرۆسەیە چونکە ئەو پرۆسەیە چارەنووسسازە و ئەرکێکی نەتەوەیی و نیشتیمانیە بۆ ئێمە بۆ ئەوەی جارێکی تر کەرکووک بگەڕێینەوە بۆ واقعی باو باپیرانمان کە دەرحەق بە ئێمە زوڵم و زۆرداری و تەعریب و تەهجیر کرا بگەڕێینەوە بیچەسپێنین جارێکی تر تاکید بکەینەوە کە ئێمەی کەرکووچیان پابەندین بە شارە خۆشەویستەکەمان باش بەڕێز ئێرفان تو خۆت وەکو سەرۆکی پارتی گەلی تورکمان بە شێوازێک خۆت تۆمار دەکەی کەینێ دەگەڕێەوە کەرکووک چونکە ئێوە باز دەکەن ئەگەر تۆمار نەکرین ئیتر کەرکووکی خۆمان لە دەست دەدەین ئەم پرۆسەیە تۆ خۆت چوون بەشدارەبی کێشەت هەیە ئێستا ئەگەر بگەڕێەوە کەرکووک بۆ ئەم پرۆسەیە ئێمە وەکو پارتی گەلی تورکمان وەکو شەخصی خودی خۆم و برادەرانمان دیارە ئێمە بەرنمەیەکمان داڕشتووە پرۆژەیەکمان داڕێژ بۆ پرۆسەی سەرژمێری لە کەرکووک و مەناتقەکانی مادەی 140 وا دیارە ئێمە ڕاستەوخۆ پەیوەندیمان بە خەڵکی خۆمانەوە چ لە شارەکانی سولێمانی هەولێر لە شارەکانی تر یان لە دەرەوەی عێراق لە وڵاتانی دەوروبەر پەیوەندیمان زۆر چڕ و پڕە بۆ ئەوەی کە ئەو خەڵکەی ئێمە بگەڕێتەوە خۆی ناونووز بکاتن لە شاری کەرکووک و دەوروبەری ئەوەیان یەک فەقەرەی دووەم ئێمە خۆم وەکو شەخصی ئەگەر بتوانم دەشتوانم و بە هەموو نەوەیەکیش بە خوێن و بەگیان دەچمەوە شارەکەی خۆم و ناونووسیش دەکەم و ئیسپاتی دەکەم کە ئێمە جارێکی تر کەرکووچین و پابەندین بە خاک و نیشتیمانمان پابەندین بەوەی جارێکی تر نەهێڵین شارەکەمان داگیر بکرێتن
پابندین بەوەی کە جارێکی تر ئێمە سووریشن لەسەر جێبەجێکردنی دەستور و بە تایبەتی مادەی 140 کە بادەیەکە ماف دەگەڕێنێتەوە بۆ کەرکووکیەکان. بەڵام ئێستا پرۆسەی سەرژمێری واجبە لەسەر هەمومان و ئەرکە لەسەر هەمومان کە ئێمە هاوڵاتیانی خۆمان جارێکی تر هان بدەین. ئەمڕۆ مەجارێکی باش هەیە حتا 12 شەو ئەو هاوڵاتیانی کە نەگەڕاونەتەوە بچنەوە شاری کەرکووک و ناونووسی خۆیان بکەن بۆ ئەوەی جارێکی تر ئیسپاتی بکەینەوە کە ئێمە جارێکی تر پابندین بە ئەحسای ساڵی 1957 چونکە باو باپیرانی ئێمە واقعی کەرکووکیان پاراست دەبێ ئێمەش بیپارێزین. زۆر باشە بەپێی ئەو زانیاری و ئەو بڕیارانەی کە هەیە بە تایبەت لە بوو کەرکووک و ناوچەکانی مادەی 140 بۆ بژمێرەکان ئەبێ ئەو تیمانەی کە دەگەڕێن خەڵک ناوتۆماردەکان زانیاریان لێوەردەگرن کوردێک عەرەبێک تورکمانێک پێکەوە بچن ئەم کارە ئەنجام بدەن. ئەتا چڕادە ئێوە ئاگاتان لەم وەزعی ئێستای کەرکووکە چ ئاگاتان لەو خەڵکەیە کە بەشدار دەبن لە پرۆسەکە هیچ کێشەیەکیان هەیە چه هەوڵێکتان دەبێ ئەگەر کێشە هاتە ڕێ بە تایبەت لە بوو تورکمانەکانی ئەو ناوچانە کێشەکان بە زووی چارەسەر بکەن لەگەڵ لانی معنی ئەو پرۆسەیە؟ بەڵێ ئێمە ڕاستەوخۆ وەکو غورفەیەکی عملیاتمان تەشکیل کردووە لە پارتی گەلی تورکمانی ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و کادرەکانی ئێمە لە مەناتقە تورکمانیەکان ئێستا ڕاستەوخۆ پەیوەندی هەیە وا دیارە لە چەندین شوێن خڕوقات هەبوو ئەو خڕوقاتانش معالەجە کراوە هەندێ لەو مۆزەفانە دەبێ کار بە مهنیەت بکەن بە نەزاهەت بکەن بە ئەخلاقیەوە بچنە بەردەمی هاوڵاتیان بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ بتوانن واجبەکەی خۆیان جێبەجێ بکەن چونکە ئەمە واجبێکە دەبێ هەموو هاوڵاتیەک ڕاستەوخۆ ناونووس بکرێتن. هەر هاوڵاتیەکیش کە زانی ئێمە پەیوەندیمان کرد هەر هاوڵاتێک زانی کە ئەو معتەمەدانەیان ئەو مۆزەفانەی کە مکەلەفن بە ناونووسکردن هەر خەروقاتێکیان کرد ڕاستەوخۆ داوامان لەیان کردووە بچن سکالای خۆیان تۆمار بکەن. وا دیارە لە چەندین شوێن هەبووە کە پێیانیان گوتووە نابێ دوو ماڵ لە یەک ماڵدا تەجیر بکرێتن ئەوەش دیار بوو ماڵ هەیە دوو تابقە یعنی دوو ماڵی تێدایە دیار بووە مۆزەفە بووە ئەستعدادی نەبوو ئەوە تەجیر بکاتن پەیوەندیان بێمەوە کرد ئێمەش ڕاستەوخۆ پێمان گوت پەیوەندی بکەن بە دایرەی ئەحساوە بۆ ئەوەی کە ئەو خڕوقاتانە دووبارە بتن مافی ئەو هاوڵاتیانە نەفەوتێتن. بەڵام لێرەوە دەڵێم دەبێ ئێمە هاوڵاتیانی ئێمە لە شاری کەرکووک زۆر بە خۆڕاگرانە لە ماڵەکانی خۆیاندا یان ئەوانەی کە لە دەرەوەن بگەڕێنەوە نێو شار خۆیان تۆمار بکەن. باش بەڕێز ئێرفان هەر لەسەر ئەو قسەی تو مەسەلەن بۆ نمونە خانوویەک دوو ماڵی تێدایە دوو نهۆمیە دوو تابقیە بەڵام ماڵیش هەیە ئێستا بەتەمان بگەڕێنەوە کەرکووک مەسەلەن بۆ نمونە ڕەنگە توش یەکێک بیلەوانم ماڵی تو کرابێتە بارەگاچی حزبی توزانم گرۆپە چەکدارەکان خو ئەبێ بچێ ماڵێکی تر چکە ئەوەشیان گوتووە دەتوانن چوار خێزانیش لە یەک ماڵ تۆمار بکەن ئەمەش بۆ کەرکووک هەروەیە یانیش ناکرێ. بەڵێ ئەوەی کە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ دائیرەی ئەحسا و برادەران و مۆزەفین کە ئێستا ڕاستەوخۆ پەیوەندی هەیە دیارە ئەوەش یەکێک بۆ لە کێشەکان چارەسەر کرا بۆ ئەوەی کە هەر هاوڵاتیە کە ناسنامەی شارەکەی خۆی هەڵگرتووە مافی خۆیەتی لە هەر خانیەک لە هەر شوێنێک بێتن مافی خۆیەتی کە تەجیر بکرێتن شەرت ئەوە نیە خانوەکە تاپۆ بێ بە ناوی خۆی دەتوانی بڵێ ئەوەکو هاوڵاتیەکی کەرکووکی چونکە تەزیری بەتاقەی نیشتیمانی ئەو شارە دەخێنێتەوە شاری کەرکووک لە هەر شوێنێک و لە هەر کوچە و کۆڵانێکدا بێ مافی خۆیەتی ئەوەش چارەسەر کرا کە خۆی تەزیر بکاتن چونکە ئەمە مافێکی دەستوری و یاساییە. بە ئەو وەڵامەشت لێ وەرگرم وەرە هەندێک شخصیشە چکە پێشتریش وابزانم ماڵی تو کە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کرابووە بارەگایەکی حزبی گرۆپە چەکدارەکان تو کە گەڕایەوە کەرکووک دەتوانی بچێ ماڵی خۆت لەوێ یان بەتەمای بچێ ماڵی خزمێک کەسێکی تر کەرکووکیەک تورکمانیەک لە کەرکووک؟ بەڵێ سوپاس بۆ ئەو پرسیاری بەڕێزت بەڵێ هەتاکو ئێستاچی لەگەڵدا بێ ماڵی من
ئەو ماڵی کوڕم وە بارەگاکانمان داگیر کراوە لەلایەن حەشتی شەعبیەوە حتا ئەو دەقەیەکی لەگەڵدا بێ بەڵام کەرکووک ماڵەکانی کەرکووک هەمووی بۆ من یەکە هەموو ماڵی منن چ ماڵی کوردەکان چ ماڵی تورکمانەکانی خۆمان هەموو ماڵی منن و ئێستاش پێتان دەڵێم حەز دەکەم هاوڵاتیانزان هەموو پەیوەندی شخصیم پێوە دەکەن بە خۆشحاڵیەوە دەڵێن دەرگاکانمان واڵایە کرایتەوە بۆ گەڕانەوەی تۆ بۆ ئەوەی کە تۆ لەوێت خۆت ناونووس بکەیتن ئێمە خۆشحاڵ دەبین بەڵێ ئێمە لێرەوە دەستی هەموو کەرکوچەکان دەکوشین پێیان دەڵێن دەستخۆش پێیان دەڵێن ئەمە ڕۆژێکە ئەو ڕۆژە دەتوانین بە ڕۆژێکی نیشتیمانی کە هەمومان ناونووس بکەین بۆی جارێک در غەدر و زوڵم و زۆرداری و تەهجیر و تەعریب سەر هەڵ نەداتەوە ناونووسکردن و تەواجدمان لە نێو شاری کەرکووک جارێک تر دەیسەلمێنێ کە شاری کەرکووک شاری برایەتی و پێکەوە ژیانە کەرکووک شارێکی کوردستانیە کەرکووک شارێکی دێرینە کەرکووک شاری برایەتیە ئەم ناونووسکردنە ئەم سەرژمێریە جارێکی تر ئیسپاتی دەکاتەوە کە ئەو شارە خۆشەویستە پابەندە بە دەستور پابەندە بە جێبەجێکردنی مادەی 140 پابەندە بە گەڕانەوەی ڕۆحی برایەتی و ئاشتی و پێکەوە ژیان گەلک سوپاس بەڕێز ئەرفان کەرکووکی سەرۆکی پۆرتەگەل لە تورکمانش هەولێرێ پاکی ڕاستەخوین گەلمە دەبوون سوپاس بووە